بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. فرزانم لدواي زنجير بابتي آل بيتي بيغمبر صلى الله عليه وسلم. موضوعكم لخزمتها أنا باس كرت كأويش بريتيل لويك بو بيغمبر ناسيو بو تيجيشتن لحياتي بيغمبر صلى الله عليه وسلم بيسمى بكم الله علومي ترى، علمي شمائله، علمي دلائله، علمي خصائصه، علمي فضائل، زائدا علمي سيرتي بيغمبر صلى الله عليه وسلم. ولا كردستان تنها علمي سيرتي بيغمبر صلى الله عليه وسلم زو جرينجي في أدين علم كان يتر جرينجي في نادين. وعرزم كردن كخوا جل جلاله زور جستي بيغمبري صلى الله عليه وسلم باس كردو، باسي وجهي بيغمبر، صدري بيغمبر، ظهري بيغمبر، بشتي، باسي زماني، باسي دلي، باسي لا راستي، باسي صوتي، باسي حياي بيغمبر، باسي حزني بيغمبر صلى الله عليه وسلم. هم يكرهوا القرآن يجلس البينج قرآن باسي بيغمبر صلى الله عليه وآله وسلم. من الله كان أقاتنا لربي يجلس البينج قرآن، يعني قرآن كيتا بينج بشو كوريخهم أقال لربي قرآن كيتا بينج بشو يقبشي باسي شي باشي بيغمبر صلى الله عليه وسلم. بيرتان نشته وقصية بيوتان ليبو يجلس البينج قرآن باسي بيغمبر صلى الله عليه وآله وسلم. بيغمبر صلى الله عليه وسلم درسي بيشوبون باس كردون ناوي زورة، ناوي محمد، ناوي أحمد، ناوي ماحية. بيرتان نشته من الله كان ناوي ماحية، ناوي حاشرة باشا. بي أوتري نبي التوبة، نبي الرحمة، نبي الملحمة، الفاتح، الأمين. وثمان بيغمبر صلى الله عليه وسلم نزيكي هزار ناويه، علماء وثمان هزار ناويه. صفات كان ينكرب الناوي بيغمبر صلى الله عليه وسلم. خوي لحديثة فرمويتي من نوم محمد، نوم أحمد، نوم ماحية، نوم حاشرة، نوم عاقبة. همو أمان الحديث الصحيحة واردا كبيغمبر صلى الله عليه وسلم بناوي خوي توماري كردون. وثمان عبدي هبون لقل جارية بيغمبر صلى الله عليه وسلم لحياتي خويا شان عبد جاري آزاد كردوه 63. شان عبد جاري آزاد كردوه 63. زور باش بيرتان نشت خزمة كاركاني وتمان زور بون. أنس عبد الله كوري مسعود، عقبي كوري عامرة، بانك بيجا كاني شوار بون. بلال حبشي كيانا، عبد الله كوري مكتوم باشا، يا عمري كوري مكتوم كيانا. إنجا سعدي قرض كيانا، أبا محذورة كيانا. سعدي قرض لقباء بانجي داوة بيغمبر صلى الله عليه وسلم. أبا محذورة لمكة بانجي بوداوة. وهروها شاعر كان من باسكر كعب وعبد الله كوري الرواحة وحسان كوري الثابت أمانهم شاعري بون. خطيبة كي بيغمبر صلى الله عليه وسلم ناوي تشي بناوي ثابت بو. أمرو باسي سلاح كاني بيغمبركن صلى الله عليه وسلم. لزماني بيغمبر صلى الله عليه وسلم سلاح تشي بو كي أزاني آدي آفر من رموش مشير أو شتانه جاء سباسيانك. أما أنا أبينا وكان شان بزانا شو كبيغمبر صلى الله عليه وسلم هيج شتيكي نبو ناوي النبي ها بس نجلكاني خوي همو جلكاني ناوي أنهو همو جلكاني بيغمبر صلى الله عليه وسلم ناوي أنهو. بيغمبر صلى الله عليه وسلم سلاح كان شي ناوي أنهو والله كان شي ناوي أنهو هموي. بيغمبري خوا صلى الله عليه وسلم يكمن سلاح كهي بو ناوي مأثور بو شمشيرك بو ناوي شي بو مأثور لباكيو بميراتي بو ماوت. يكمن شمشيري بيغمبر صلى الله عليه وسلم ناوي مأثورة لباكيو بو ماوت. شمشيري كتري بناوي عصب، دانيكي بناوي قلعي، دانيكي بناوي بتار، دانيكي بناوي حتف، دانيكي بناوي رسوب، دانيكي بناوي قضيب. همو أمانة شمشيري بيغمبرنا صلى الله عليه وسلم. بس لهمو شمشيري كان زياتر شمشيري مشهورة ناوي ذو الفقارة. ذو الفقار جخوانته ذو الفقار.
لفلي مشتابيني وتانا شمشيرك أو دوبل والله هي إمام علي وأنا وأصل أساسني وقصي الشيعة ها أجتن لبي أو هي شربتي بأهل السنة والنية ذو الفقار زان بو بيان ذو الفقار شو كدوسر نبو يا كم كس خنجري دوسري كرد بي أبو اللؤلؤي مجوسية إمام عمري بيا الشهيد كرد أجتن لبي أو هي جربتي بدينه والنية أو دو دميك هي بيني وتانا لفلي من رسالة شاهية ولا زورك لشونا كان أو هي جربتي بإسلام والنية أزان بو بيان أو ذو الفقار شمشير چۆنە تۆزی ئەوە لار نییە پشتی هەیە و دەمیشی هەیە تیژ پشتەکەی گرنج بووەکو فەقەراتی ئینسان بۆیە پیان ئەوە چی ذو الفقار ئەوە ذو الفقاریشی پێ ئەڵێن بە ذو الفقار تەواوترە کەوا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شمشێرێکی ناوی ذو الفقار بوو ئەو شمشێرە زۆر مەشهورە لە جەنگی ئوحدا پێغەمبەر صلی الله علیه وسلم خەوێکی بینی بۆ شمشێرە و لە غەزای بەدرا ئەو شمشێرەی دەستکەوت وەکو غەنیمەت لە جەنگی ئوحدا هەڵسایەوە بۆ هاوڵەکانی گێڕایەوە وتی ئەم شەو خەوێکی زۆر عەجایبم بینی لە خەوما ذو الفقارم ئاوە وەشان بوو بە دوولەتەوە فەرمووی بۆ جاری دووەم وەشانمەوە چاک بوویەوە وتیان یا ڕەسوڵ الله ئەمە معنای چییە فەرمووی بەڵایەک ڕوومان تێئەکا بەڵام خوا لە سەرمانی لە لە جەنگی ئوحودا و خەوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی وەحیە ها خەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەحیە خەوەکان یەنەدی فەرمووی تعبیرەکەی ئاوا کرد بەڵایە ڕوومان تێئەکا بەس خوا نەجاتمان نەدا فعلا لە جەنگی ئوحودا یەکەم جار ئیمانداران شکستێکی زۆر گەورەیان بەسەرا هێنا بەڵام دواتر خوای گەورە نەسڕەتی دانی خۆیان گرتەوە عەزیز بوون و حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو جەنگا دانی مبارەکی شکا هەندێک شکانی شمشێرەکە بە دانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێکەدەنەوە ئەفەرمون ئاوها ئەوە شمشێرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا بوو دوو شمشێریان ئەبێ هەر ناویان بزانن مەئثوور کە لە باوکیەوە بە میراتی بۆی ماوەتەوە ذو الفقار شمشێرە مەشهورەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەوی پێوە بینی لە جەنگی بەدرا گرتی دوای خۆی شمشێرەکە ئینجا بە میراتی کەوتە لای کێ لای ئیمامی عەلی درا بە ئیمامی عەلی ئەگەنا ذو الفقار شمشێری پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە ئەسڵە ڕەبتی بە ئیمامی عەلیەوە نییە دواتر درا إمام علي ودواتج بإمام حسن بو رضي الله تعالى عنهم أجمعين إما لكردية همو جاري درع بقلغان لكدين ودرع قلغاني أبي أقاتنا ليبي لزماني عربية درع أقرب كي بكردي بوج لا وتركلكاتي جنگ أبوشرا طبعا زماني كون همو شر شمشير بخوك يسن نبو تقب كان للدورة وكرة جماعة التاريين تانكردو شر شمشير يعني نتانكردو بأتاريج نتانكردو أقول لي سير كان هموي ألقي بشوك جليان دروس أكر هموي لألقي آسن كسكل لبري أكر شمشيريان لي أدا نيبري أكرنا أخوي يكسر همويان طاو أكو جان تير أهاد أيدالي كنا كان بشوك بون نأتونا ولا شك بحال توزي لا شك برين دارك أكرنا أخوي لدورو يكتير همو أكوش أما بيوتي درع بيغمبريان صلى الله عليه وسلم حود درعي هبو چند درعي هبو حود درعي هبو درع أنواعي هبو زري هبو بارشة آسن بو اللي دانراو بسراو بيكو أنواع وأشكالي هبو بيغمريان صلى الله عليه وآله وسلم الرحمن بقرباني بحوداني هبو يكي كان ناوي ذات الفضول بو يكي كان ناوي ذات الوشاح بو ذات الحواشي السعدية فضة بتراء خرنيق أما أنا همي درعي بيغمرن صلى الله عليه وسلم جلي جنجي بيغمرن صلى الله تعالى عليه وسلم لهميان مشهور تر ذات الفضول طبعا هر يشك لما نيكنا وكان دي بو اخوان مو هر يكي تشيروشي هي فريانا كاين ما هو مشتكان باسك هر بحال اشارته بيد اما هموي للشمائل بيغمر صلى الله عليه وسلم لو علم التايبتيه انسان ابي هموشتكي بيغمر بزانه كخوشد ابي همو چوار دوركاني بيغمر صلى الله عليه وسلم چی هبو چی نبو چی ناولنا ابي همو بزاني سيرت بشكل سيرت يعني جورتر لسيرة يعني شمائل بمعنى أو ترك أدري بس الإنسان بيغمبرو هرشي أخلاق ورشي كلوبلك كهيتي بدور بربي وتري علم الشمائل لهم ينزياتر أم درعانا أم جل حربيانا جل كان مشهورة كأوج ذات الفضولة بيغمبري خاص الله عليه وسلم صالح كان زور نار حدبون لنا ومدينة جرانيبو زحمتيبو خوشويستي ضلمان أم ذات الفضولي دابا رهن بيهوديك رهن أو هاي شتيك مثلا قرز لكسك أكي شتيك خوتي ببارمت لا داني نوكو رهني أمره
ڕەهنی ئیسلامی شەرعی ئەو هەیە شتێکی خۆت بە بارەمتەدانی ئەڵێ لە کاتی موعیدی خۆیان نەمدایەوە شتە بفرۆش و قەرزەکەی خۆ بەرەوە واتە بارەمتەی قەرزە ڕەهن لە شریعەتی ئیسلامیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم 30 ساع 2 کیلۆ نیوی گەنمی یا جۆی وەرگرت لە کابرای یەهودی درعەکەی خۆی دایە وتی ئەمە بارمتە بێ ئەگەر لە کاتی خۆیان ئەم گەنمانم نەدایتەوە یا پارەکەم نەدایتێ ئەمە ئەو کاتە درعەکە بۆ خۆت بفرۆش پارەکەی خۆت وەرگرەوە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد یەکێک لەو شتانەی کە هەیبوو لە ڕەهنا بوو باشە ئەفەرمێ بریتی بوو لە چی بریتی بوو لە درعەکەی هەندێک ئەفەرمون ئەو ڕیوایەتە ئەبەو کەیفیەتە ئەم درعی فضوڵە نیە درعەترە چونکە ئەم درعی لە پێناوی گەنماداوە درعەکەی تری لە پێناوی قەرزاداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەرزی لە کابرای یەهودی کردو شتێکمان هەیە لە زمانی عەرەبیە پێوتە قسی جەمعی قەوسە تیرروکەوانتان بینیوە کەوانەکەی قەوز نییە لارە قەوس قەسیشمان هەیە لە عەرەبیە ئاگاتان لێبێ قسی و قەسی بە جۆرە جلێک ئەوترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی کردو خەڵک جلی قەسی بپۆشێ جلی قەسی هەر جلێکە ئاوریشمی زۆرتر بێ لە شتەکانی تری نەهی لێ کرد ئەفەرمێ نهى عن لبس القسي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردو کە جلی قەسی لەبەر کرێ ئەی قسی چییە کەوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند کەوانی هەبوو لە جەنگە 6 کەوان ئاگاتان لێرە بوو 6 کەوانی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم طبعا لە جەنگی ئوحودا یەکێکیان شکا ناوی کەتوم بوو ئەوەنەیان تیر پێوەشان شکا ناوی چی بوو کەتوم ئەوانی تر ناوی زەورا و ڕەوحا و الصفراء و البيضاء و ئەمانە دوای ئەوەی کە شکا کێ بۆ مبارەکی هەڵی گرت قەتادەی کوڕی نوعمان پارچەکانی هەڵگرتەوە کە شکا لەبەرەوەی هی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵی گرت وەکو تەبەڕک شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرێکیان ئەسحاب هەڵیان گرتەوە موشی سەنەدی هەبوو حتا جلەکانی مەسەلا عەباکەی لە ماڵی عائیشە بووە دوای چۆتە ماڵی ئەسما کچی ئەو بەکر رضي الله تعالى عنها دوای ئەوە چەند ئافرەتێک لە ئالو بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جلەکەیان وەرگرتووە حتا جلەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای وەفاتی خۆشی وەک لە زاد المعاد و لە مسلمی شاواریدە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای وەفاتی جلەکەیان ئەخستە ناو ئاوە بۆ شیفای نەخۆش خوای گەورەی کردە شفە وەنە بەرەکەت خوای گەورە لە قورئانە باسی کردووە هەندێک کەس هەن مبارەکن وجعلني مباركا أينما كنت عیسا ئەفەرمێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مبارەکترینی مبارەکان ئەمانەش بریتی بوو لە کەوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەو شوێنەی کە تیری تێئەکەی لە عەرەبیا پێوتێت جەعبە هەلە خۆ ماڵێن جوعبە پێوتێت جەعبە لە عەرەبیا تیری تێئەکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانەی کێ بوو لەوانە تیری تێئەکرد ها تیرەکانە خەیتە لای شانە ئاواکەی ئەزان خۆ ئەیتەقێن ئەو شوێنەی کە تیرەکانی تێئەکەی ناوی چی بوو جەعبە هی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێن تیرەکە ناوی چی بوو ناوی کافور بوو شوێن تیرەکە ناوی چی بوو کافور پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نطاقێکی هەبوو بۆ بەستنی چەند اختلافێ لە بابەتی نطاقەکە پشتوێنێکی هەبوو ئەو پشتوێنە زۆر عەظیم بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە پێستە دروست کرا بوو 3 حەڵقەی پێوە بوو حەڵقەکان زیو بوو ئەو شوێنەش کە ئەیبەستی ئیبزیسم ئەو شوێنە ئیبزیم ئەو شوێنەی کە ئەیبەستی ئەوێش هەر فێڵدە بوو و هەردوو تەڕەفەکەی سەرەکانی هەر بریتی بوو لە زیو واتە پشتوێنێکی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زیو دەورە درا بۆ 3 حەڵقەی زیویشی پێوە بوو ئەگەر چی هەندێک لە مؤرخین ئەفەرمون و ئیبن تەیمیەش خۆی هەروە أفرمي لم يبلغنا أن النبي صلى الله عليه وسلم شد وسطه منطقة أفرمي بما نجش والروايات الصحيحة ما النبي وكبيغمر صلى الله عليه وسلم بشتويني هبه بلام ابن القيم نقلي كردو أفرمي لهند كتابي تاريخها هاتوكا أو بشتويني هبو بيغمبر صلى الله عليه وآله وسلم
شتێکمان هەیە لە عەرەبیا پێوتێت تەڕس ئەوە قەڵغانەکەی کوردیەکە لە مێشکی ئێمایە قەڵغان ئەزان کامەیە های گری بەدەستەوە ئەگەر ئەو شمشێرێکی وەشان یان تیری لە دوورە بۆ وەشانی ئاوا ئیگری بۆی بەرە نەکرێت خۆ لە پشتی و ئەشاریتەوەی تر هەیانە گەورەی هەیانە بچووکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم قەڵغانیشی هەبووە قەڵغانەکە یەکیان ناوی زەلووقە یەکیان ناوی فوتەقە زەلووق لەگەڵ چیە فوتەق ئەفەرمە جارێکیان قەڵغانێکیان بۆ هێنا بە هەدیە تیمثالێکی پێ بوو وێنەیەکتیا هەڵکۆڵرا بوو ئەزان تیمثال چییە بت وێنەیەکە هەڵ ئەکۆڵرێ ئەڵێ پێ هەڵکۆڵرا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی پێ هێنا وێنەکە نەما ئەو لە معجزاتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم باس کرد خۆشەویستی دڵمان 5 ڕمی هەبووە 5 ڕمی هەبوو ڕم ئەم تیرە بچووکەی شان نییە ڕم تیری گەورەیە بینیتانە ئەو هەڵیەدن باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند دانێ هەبوو 5 دانە حەجمەکانیان جیاواز بوو هەیان بوو درێژتر بوو یان کورتتر بوو لە هەمویان مەشهورتر مثوی و مثنیە مثوی مثنی اینجا بەیضائی هەبوو عنەزەی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبعەی هەبوو حربەیەکی بچووکی هەبوو ئاشە خەنجەرێکی بچووک ئەو عەسایی کە پێ ئەوترێ عنەزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەقەدەر گۆچانێکە بوو بەس نوکەکەی تیژ بوو هەر وەکو ڕم حسابی بوو ئەکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر کات ئەوەی بەدەستەوە بوو هەندێک جار لە نوێژە کە نوێژی ئەکرد سنەتە سوترە دانێ سوترە چییە ناڵەکان دڵتان لای منە ئەگەر نوێژکەی نابێ ئەوە نوێژکەی بەرهەڵا سنەت وهایە شتێک دانی لە بەردەم خۆتا بۆی خەڵک نەچێ بەردەم تاتیوە بەردەم شتەکە بڕۆن قەیناک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕەمە بچووە کە ناوی عنەزە بوو ئەوەی دا ئەکوتا لە بەردەم خۆیان نوێژی بڕوو بەڕوو ئەکرد بۆ ئیتر خەڵک لە پشتیەوە بڕۆن کێشەیان نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم میغفەریشی هەبووە ئەو کڵاوەی هەبووە کە ئەیکەیتە سەر لە کاتی جەنگە و ئاسنی وردەڵا باشە زرێ بە دەوریایەتە خوارەوە بۆ ئەگەر شمشێرە شتێک هات گۆشتەکە نەبڕێ زرێکان حتا لە جەنگی ئوحودا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەو جەنگەیە کاتێک کە شمشێریان لێدا ئەوانە چوون بەناو گۆشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانی مبارەکیان شکان لە جەنگی ئوحودا ئەو تەلانەی کە ئەوە هاتوون بۆ ئەی تاوە نەیبڕێ لەگەڵ شمشێرەکە چوونە ناوەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم زۆر ئازاری بوو جوبەی عەسکەریمان هەیە کە پێوتێت جوبە لە کاتی جەنگا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەری کردووە 3 دانەی هەبووە هەمویان مەشهورتر دانەیەکیان هەبووە پێیان وتووە سندس ئەخضر وتویانە كأنما شکڵی سندوسە و سەوز بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی جەنگا 3 جۆر ئاڵای بەرز کردوێتەوە دڵتان لێرە بێ 3 جۆر ئاڵا ئاڵایەکی سپی هەبووە ئاڵای ڕەشی هەبوو ئاڵای زەردیشی هەبووە سیان ئەفەرمێ ئاڵا زەردەکە گەورە بوو هەموو جێشەکە هی هەموو جێشەکە بوو پێغەمبەریان صلی الله عليه وسلم وەکو ئەبوو داود ڕیواەتی کردووە فەرمێ ڕایەی گەورەی پێغەمبەر صلى الله عليه وسلم صفراء زرد بو وكانت ألوية بيضاء أفرمي كومالي آلاي بچوكي شابون سبيبون بدوري جيشكا هر مجموعه خوي أفرمي وربما جعل فيها الأسود جاروبار لبين كان رشيشد أبيني بويا پیغمبري خوا صلى الله عليه وسلم آلاي كي رشي هي ومشهورة آلا رشك ناوي شيء ناوي عقابة ئاڵا ڕەشەکە ناوی چییە عوقابە دووشتی ڕەشیە بوو مێزەرەیەکی ڕەشیە بوو لەگەڵ ئاڵایەکی ڕەش مێزەر ڕەشەکە ناوی سەحابە ئاڵا ڕەشەکە ناوی چییە عوقاب ئەمانەی کە پێم وتن هەمووی بەشێکن لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە علمی دەلائل علمی شەمائلی پێغەمبەر صلی الله عليه وسلم خێمەیەکی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی جەنگە ئەیبرد هەڵیان ئەدا بۆی ناوی ئەلکین بوو ئەوەیان دائەنا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە ژێریە ئەمایەوە و هەندێ شتی بچووکتری هەبوو وەکو قوبە پێیانەوت عەڕەجوون پێغەمبەر صلی الله عليه وسلم دانەیەکی تایبەتی خۆی هەبوو حتا دوای ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەریش بەکاریان هێنا
هەروەکو بەرەکەت بەکاریان نەهێن. ئەمانێک کە عەرزم کردن ئەمە بەشی با بڵێن چەک و تەقەمەنیەکانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. بە سەریعی ئاژەڵەکانی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم بۆ ئەخوێنم. بەس ئەمە زۆر لەسەری ناوەستم هەر بە سەریعی بۆتان ئەخوێنەوە، ئیتر بەس بۆ وەکو معلومات هەتان بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسپی هەبوو، ئەسب ناوی سوکب بووە، یەکەمین ئەسپێکە لە ژیانیا هەیبوو ئەوە بووە. ئەسپێکی تری هەبوو بە ناوی ضڕس، ئەسپێکی تری هەبوو بە ناوی کومەین، ئەسپێکیەوە بە ناوی مرتەجەز، ئەسپێکیەوە بە ناوی لوحەیف، ناوی لەزاز، ضرب، سەبحە والحاڵ. ئەوانە هەمووی حتا ئیمامی شافعی کردوێتی بە شعر ناوی ئەسپەکانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. اینجا خۆشەویستی دڵمان با بڵێن ئێستریشی هەبووە، پێوتێ بیغال لە عەرەبیە. ناوی چی بووە؟ دڵدڵ. هەمووتان بیستوتانە باشە. ئێستا ئەڵێن دڵدڵ ئەسپی ئیمامی عەلیە، وانە ئێستری پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وەختی خۆی مقۆقەس بۆی نارد بە هەدیە. دانێکترێ بە ناوی فضە، دانێکەوە بە ناوی شەهبا. ئەوانە هەر هەموو لە ئێسترەکان. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێدرێژی هەبوو؟ بەڵێ، گوێدرێژەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم عوفەیر بەڵک بوو، مقەوقەس هەر بۆی ناردبوو، مەلیکی قیبت. لە وشتری زۆر بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم. وشترێکی بۆ ناوی قەسوا بووە. قەسوا ئەوەیە کە هیجرەتی لەسەر کردووە، مەشهورە. عەضبائیشی هەبوو، جەدعاشی هەبوو. عەضبا زۆر سەریع بووە، هیچ وشترێ نەتوانێت پێشی باتەوە. ڕۆژێ عەرابیەک ها وشترێکی بچکەڵی پێ وتی یا ڕەسوڵڵا بۆ ناوی با منافەسەکەین. وەڵڵا لە وشترەکەی پێغەمبەری بردەوە صلی الله عليه وسلم. ئەسحاب زۆریان پێ ناخۆش بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێتان ناخۆش نەبێ هیچ شتێک نییە لوتی بەرز بێ ئیلا لوتی ئەشکی. ئەبێ وشترەکە لوتی. پیر بووە، ئیتر ئەم گەنجیان پێشی ئەداتەوە تەواو. بۆیە عەضبا ئەڵێن تەنها یەک وشتر توانێتی پێشی باتەوە، وشتریەوە عەرابیە. بردیەوە لە پێغەمبەری بردەوە صلی الله عليه وسلم. خۆشەویستی دڵمان 45 وشتری هەبوو بۆ شیر. 45 وشتری شیر. بەتایبەتی لە دوای غەزوەی خەیبەرەوە وەزعی موسڵمانان باش بوو. پێغەمبەریان صلی الله عليه وسلم 45 وشتری هەبوو. خۆشەویستی دڵمان 100 مەڕی هەبوو. دوعای کردو بۆ مەڕ، فەرموویەتی مەڕ پڕ بەرەکەتە، بەرەکەت لە ناو مەڕایە. ئەو کەسانێک کە ئاژەڵداری ئەکەن مەڕ زۆر بە بەرەکەتە. خۆشەویستی دڵمان نەیە لە 100 زیاتر بێ، لە 100 ڕێکا ڕایگرت بوو. ئەگەر دانەیە زیادی کردە دانەیە سەرە بڕە، ئەگەر دانەیەک زیاد بووە دانەیەکی سەرە بڕ. بۆیە خۆشەویستی دڵ 100 مەڕیشی هەبووە. چەند مەڕ؟ 100 مەڕ. ئەی بزنی هەبووە؟ بەڵێ. خۆشەویستی دڵ هەل لە ناو مەککەوە حتا چوونە مەدینەش بزنی هەر هەبوو. بزنەکان چەند دانە؟ من 7 دانە. کێ بەخێویەکن؟ ئەیمەن. ئەیمەن ئیشەکەی بریتی بوو لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەخێوکردنی چی بوو؟ بەخێوکردنی بزنەکانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم کە بە میراتی بۆی مابووە لە ماڵی باوانیەوە. دێتەوە ئاژەڵەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم. باسی جلوبەرگ و باسی ماڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، باسی باخەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەمووی ئەوانە باسن، هەمووی لە شەمائیلە. اینجا باسی دەموچاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم، باسی جوانی پێغەمبەر، باسی باڵای جوانی، باسی مووە جوانەکانی، باسی عەترەکانی، باسی بۆنی خۆشی، هەموو ئەوانە باسانی دەلائیل و شەمائیلی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. بەتایبەتی لە بابی شەمائیلە ئەو بابەتانە هەمووی باس کرا. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار یا ڕەبی خۆیان مەحەبەتمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر کە دەرگاکانی خێر بەسەرمان بکەرەوە یا رب العالمین. لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە. یا ربی خۆی ڕۆژوەکانمان لێ قبول کە، ذیکر و ئەورادمان لێ قبول کە، ئیلاهی داوات لێ ئەکەین قورئان خوێندنەکانمان لێ قبول کە، تو گەورەی خۆت خۆی دوعاکانمان لێ وەرگرە، تەڕاویحەکانمان لێ وەرگرە، ویترەکانمان لێ قبول کە، زیندوکردنەوە و قیامی شەومان لێ قبول کە، شەو نوێژەکانمان لێ وەرگرە، ئیلاهی پارشێوەکانمان لێ قبول کە، ڕۆژ و شکاندنەکان و
ئیفتارمان لێ قبولکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت زەکات و سەرفیترەمان لێ وەرگرە خوای بەرەکەت بەسەرمانە ببارێنە بەرەکەت بخەرە سەر بخەرە ناو ماڵ و مناڵمانەوە یا رب العالمین خوایە بەرەکەت بەسەر باخەکانمانە ببارێنە بەسەر کانیاوەکانمانە ببارێنە بەسەر زەرعاتەکانمانە ببارێنە بەسەر مەڕووماڵاتمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بەرەکەت بەسەر ئەم وڵاتەی ئێمە ببارێنە بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بصفتي برزت باسم عظمت بكرمي خوت هر همومان لبهشتا كوكرو يا ربي خوايا لجناهي داك وباكمان ببورة خوايا داوال ليكن لجناهي خزمة كان من ببورة إلهي داوال ليكن لجناهي برا خشك من ببورة لجناهي ما مصاب قتاي من ببورة لجناهي خزان وهوسر ومنال وشمن تاروج قيامة ببورة خوايا لجناهي دراوسي كان من ببورة لجناهي هاوشاري وهاومالي كان من ببورة لجناهي أهلي مزجوت من ببورة إلهي داوال ليكن بكرمي خوت ورحمتي خوت رحمت بأمتي پیغمبر صلى الله عليه وسلم ببارن ولا گناهیان ببوره يا رب العالمين إلهي هر کس پیاوتێکی لەگەڵا کردوین خوای لە گوناهی ببوورە مافی هەر مسلمانێکمان بەسەرەوەی خوای لە گوناهی ببوورە مافمان بەسەر هەر مسلمانێکەوەی خوای لە گوناهی ببوورە خوای هەر کەس غیبەتی کردوین لە گوناهی ببوورە غیبەتی هەر کەسمان کردو لە گوناهی ببوورە هەر کەس ڕقی لێمان بووە خوای لە گوناهی ببوورە إلهي رحمة لهر مسلمانێ بۆ خوای لە گوناهی ببوورە يا ربي خوای داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برز باسم عظمت درجة كاني خير بسر أمتي بيغمبرا صلى الله عليه وسلم بكروا يا إلهي أمتك لزحمتي زور قورين بهانا منورة مسلماناني غزة يا إلهي نصرت بدا تأييدك بهيزيانك دامزراويانك بسر يهودي غاصبة خوايا سركوتيانك يا رب العالمين يا ربي خوايا يهود ونصارى بشكينا مجوز بشكينا يا إلهي سريان زليل نبيك يا رب العالمين إلهي عدالتي جهان بجرودس أهل السنة والجماعة يا رب العالمين يا ربي خويا لد أبارين ولد ألا علينا وبكرم ورحمتي خود بل خوشبوني خود بعفو عافيتي خود رحمتي خود بسرمانا ببارنا هرشي دعايا كردما لم رمضان لما قبولك يا إلهي داوات لي أكين بكرمي خود لأسمانا كان قبول ما بدري لزوي قبول ما بدري سربر زيدنا وآخرة مالك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيوخ ويقول لمن قبولك